من لەم پێشەنگادا کە تابلۆی 55 شێوەکاریتیایە من بە دوو تابلۆی هونەری بەشداریم کردووە. چۆن بوو بیرۆکەوێت بۆ هاوکەوێنی مام جەلال بکێشیت؟ خۆی پێشەنگەکەمان لەژێر ناونیشانی ئاشتی هیوای گەلانە و مام جەلالیش خۆی هیمای ئاشتیە و لە تەواوی ژیانە زۆر هەوڵی بۆ بەرقەرارکردنی ئاشتی داوە. هیچ پلانێک دێرە داهاتوودا وێنەی سەرکردێکی دیکە بکێشیت؟ بۆ نا. بە نمونە لە ئێستادا سەرۆک بارزانی وەکو سیمای ئاشتی لە ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان وێنا دەکرێت. هیچ پلانێک دێ وێنەی ئەو بکێشیت؟ ئینشاڵڵا لە داهاتوودا دەکێشم. ئەمە چەندەم جارە بەشداری لە پێشانگادا بکەیت؟ زۆر بەشداریم کردووە، نزیکی 7 ساڵە من خەریکی کاری هونەریم و بەردەوام خەریکی چالاکیم. تابلۆی زۆرم کێشاوە. ئەو تابلوانی کە دەیکێشیت بە هزر و فکری خۆت دەیکێشیت یا خود وێنەیەک لە بەردەم تا دادێنیت و دروستی دەکەیتەوە؟ بە هەردوو شێوازەکە وێنە ئەکێشم، بەڵام زیاتر ئەبێ سەیری وێنەکان بکەی بۆی شێوازەکی بە تەواوەتی وەرگری ئەنجابی کێشیتەوە. کاتێک کە تابلۆ دەیکێشی زیاتر چێژ لە کام تابلۆ دەبینیت بۆ نۆ تابلۆی کەسایەتی یاخود هەر شتێکی دیکە سروشت بێت؟ تا زیاتر وردەکاری پێ بکەم زیاتر چێژ بەخشترە بۆ من، تا کاتی زیاترم پێ بچێ بۆ وێنە کێشانەکە زیاتر خۆم دەروونم مرتاحترە بێت، چونکە کاتی تەواو گرنگی تەواوم بە تابلۆکەم داوە.